618 ملیارەکە نەما و پارەی موچەی هەرێم مانگانە زیاد دەکات. موچەی مانگی سێ چۆن و کەی دەدرێت؟ کەی پارەی دیکە لە بەغداوە دێت؟ وەزیری دارایی چی وتووە لەسەر موچەی مانگی سێ؟ دوای دانوستانێکی چڕ لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراق لەسەر بابەتی موچە و هەناردنەکردنەوەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە، هەوڵەکان با ئاراستەی هێوربوونەوەی دۆخەکەن لە بەرژەوەندی موچەخۆرانی هەرێم. با پێی زانیاریەکانی تیوار بەغداد ڕەزامەندی دەربڕیوە بۆ ناردنی موچەی مانگی سێ و چاوەڕێژ دەکرێت بڕا پارەیەک بۆ تەواوکاری موچەی مانگی دوی هێزە ئەمنیەکان لەم ڕۆژانەدا بگاتە هەرێم. هاوکات بۆ موچەی مانگی سێش پێش جەژن پارەی بەشێکی وەزارەتەکان دەگاتە هەرێم. ئەویش لەسەر بنەمای لیستی ئەو موچەیەیە هەرێم دەیداتە بەغدا. هەر بەپێی زانیاریەکان وەزیری دارایی عێراق ڕایگەیاندووە کە چاوەڕێی بۆ چوونی دادگای فیدراڵی و بانکی ناوەندین لەسەر بابەتی تەوتین و با بانکیکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەو کات بڕیار دەدەن لەسەر مامەڵەکردن لەگەڵ هەژماری من و خستنە بانکی موچەی موچەخۆرانی هەرێم. وەزیری دارایی عێراق وتوێتی لیستی هێزە ئەمنیەکان کە بە کۆت بۆیان ڕەوانە کراوە دەبێتە بنەما بۆ مانگەکانی داهاتوو بڕە پارەی موچە بەپێی پێویستی لیستی وەزارەتەکان دەبێت تا ڕەوانەیان دەکەن. بەپێی زانیاریەکانی تیوار بەشێکی موچەی مانگی سێ چاوەڕێ دەکرێت پێش جەژن بگاتە هەرێم، بەڵام حکوومەتی هەرێم ئامادەکاری دەکات تا هەفتەیەک دوای جەژن دەست بە دابەشکردنی موچەی مانگی سێ بکات. هەر بەپێی زانیاریەکان ئەو پارەی بۆ هێزە ئەمنیەکان دەنێردرێت پێدەچێت لە نێوان 100 بۆ 200 ملیار دینار دابێت و بەمەش پارەی موچە دەگاتە سەر و 800 ملیار دینار. بۆیەش کۆتایی بە 618 ملیارەکە دێت و پارەی موچە نزیک دەبێتەوە لەو بڕە پارەی کە مانگانە هەرێم پێویستی پێیەتی.